کتێبی کارنامەی کتێبخانەی گشتی سلێمانی لە ئامادەکردن و سەرپەرشتی گشتی جوان لەتیف عارفە لێپرسراوی بەشی ڕاگەیاندن و پەیوەندیەکان کە بە هاوکاری کۆمەڵێک فەرمانبەری کتێبخانەکە بەچاپ گەیاندراوە. بەڕێزان، ئێستاش با بەڕێز ئالان ڕەووف بەڕێوەبەری گشتی کتێبخانەی سلێمانی بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکانی. بەیانیتان باش. بەخێرهاتنی بەڕێز مامۆستا ئەیوب نوێنەری جەنابی وەزیری ڕۆشنبیری و لاوانەکەین. بەخێرهاتنی بەڕێز کاک دیاری وەستا عەزیز بەڕێوەبەری گشتی کتێبخانەکانی هەرێمەکەین. بەخێرهاتنی سەرجەمی وانە بەڕێزەکان و بەڕێوەبەری بەشێک لە فەرمانگەکانی وەزارەتی ڕۆشنبیری و میدیاکەرانی بەڕێزەکەین. بەڕێزان، ئەمڕۆ ئەم کتێبەی خێنە بەردەستی بەڕێزتان کۆی کار و چالاکی و بەرنامەی 5 ساڵی ڕابردووی کتێبخانەی گشتی سلێمانیە کە بە هەوڵ و هیمەتی فەرمانبەرە دڵسۆزەکانی توانیمانە لە ماوەی ئەم 5 ساڵەدا سەرباری ئەو بارودۆخە ناهەموارەی بواری قەیرانی دارایی و ئابووری و هەندێک زووفی ناهەمواری سیاسی و هەندێک بارودۆخی نەخوازراوی شارەکان لەگەڵ بەداخەوە پەتای ڤایرۆسی کۆرۆنا ئەمانە هەموو نەیانتوانی کاریگەری لەسەر ئەو چالاکی و بەرنامانە بکەن کە کتێبخانەی گشتی سلێمانی پلانی بۆ دانابوو. کاتێک لە کۆی ئەو چالاشی و پرۆژانە ورد ئەبینەوە لە کە لەم کتێبەیە خراوەتە بەردەستی بەڕێزتان، ئەو ئامانجەی ئێمە بەڕوونی دیارە کە کتێبخانە تەنها شوێنی خواستنی کتێب و هەڵگرتنی کتێب نەبێت، بەڵکو کتێبخانە دەبێت ناوەندێکی ڕۆشنبیری و ئەدەبی بێت، شانبەشانی دامەزراوە ڕۆشنبیری حکومی و ناحکومیەکان بەشدار بێت لە خزمەتکردنی بواری فەرهەنگی و کولتوری وڵاتەکەمان. بێگومان ئەم کتێبە وەکە کتێبێکی تر بێکەم و کورتی نییە، بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کۆمەڵی فەرمانبەری بەڕێز لە سەر هەمویانە بەشی پەیوەندی و ڕاگەاندن و پەیوەندیەکان جوانەکان هەستان بە کۆکردنەوەی هەموو ئەو چالاشیانە و بە دیکۆمنتکردنی لە کتێبێکدا کە ئەیخێنە بەردەمی بەڕێزدا. من نامێ بچمە سەر وردەکاری کتێبەکە چونکە خۆتان دەیبینن، بەڵام هەندێک خاڵی گرنگەیە حەزەکەم ئاماژەی پێ بم. ئێمە لەماوەی ئەم 4-5 ساڵەدا کۆمەڵێ کاری گرنگمان ئەنجام داوە. ئەوەی کە بایمانەوە گرنگە کردنەوەی چەند بەشێکی تازە بوو لە کتێبخانەی گشتی سلێمانی کە هەندێکیان بە هاوکاری و پشتیوانی غەیرە حکومی ئەنجام دراوە. لەوانە کردنەوەی هۆڵی مامۆستا برای مەحمەد بۆ زمانە بیانیەکان کە لەسەر ئەرچی بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ دروست کراوە، کردنەوەی هۆڵی سینەما بۆ بەشی مناڵان لەسەر ئەرچی بەڕێز دکتۆر ئاسۆ فەرێدون پارێزگاری پێشووتری سلێمانی جێبەجێ کراوە، کردنەوەی هۆڵی نابینایان، هۆڵی خوێندنەوەی نابینایان لەگەڵ نۆشەنکردنەوەی کتێبخانەی مناڵان وەکردنی بە کتێبخانەیەکی مۆدێرن لەلایەن دەستگای مرۆیی مامەوە. ئەمانە ئەو 4-5 بەشە تازەیە بوون کە لە ماوەی ئەم چەند ساڵەیە کردومانەتەوە. سەرباری ئەوەش ئێمە لە ماوەی ئەم 2 ساڵەیە پرۆژەیەکی گرنگمان ئەنجامدا کە ئەویش پرۆژەی هاندان بوو بۆ خوێندنەوە. ئەم پرۆژەیە سەرەتا بە 2 قۆناغ لە کتێبخانەی گشتی سلێمانی بە هاوبەشی لەگەڵ پرۆژەی قەفتان ئەنجامماندا، بەڵام قۆناغی سێم بە چاوزەری بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوان لە مانگی 11 بە ئەنجامان گەیاند و ئێستا ئەم پرۆژەم بردوتە قەزا و ناحیەکان. چەند ڕۆژێنەوە پێش لە پێنجەم کۆتایی پێهات و سبێنش لە قەزای قەرەداغ ئەم پرۆژەیە بە سەرکەوتووی کۆتایی پێبێت. کە تەماشای ئامار و داتاکانی ناو ئەو کتێبە دەکەین، ئەوەی کە زۆر سەرنجی ئێمە ڕاکێشێکەوە ئامانجمانە و ئەمانەی ئیشمان بۆ کردو ئەوەیە کە چۆن وا بکەین کتێبخانەکان زیاتر لە جاران خەڵک ڕووی تێبکاتەوە. لە ساڵی 2016 6,036 کەس سەردانی کتێبخانەی گشتی سلێمانی کردبوو. لە ساڵی 2007 ئەم ژمارەیە بەرزە بێتەوە بۆ 14,828 کەس کە سەردانی کتێبخانەی گشتی سلێمانی کردووە. لە ساڵی 2018 دەبێتە 13,577 کەس، لە ساڵی 2009 دەبێتە 23,249 کەس. ئەم ئامارە بۆ ئێمە مای دڵخۆشیە. ئەمەش نیشانی ئەوەیە کە ئەو کار و چالەکانی کە لێرە ئەنجام دراوە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە چۆن بتوانین سەردانی کرد بۆ کتێبخانەکەمان زیاد بکەین. من نامێ زۆر کاتان بگرم، بەڵام ئەواڵم لە کۆتاییە زۆر سپاسی هەموو ئەو بەڕێزانانەکەین کە لە ماوەی ئەم چەند ساڵەیە هاوکار و پشتیوانمان بوون و بەتایبەت وەزیری ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری پێشووتری ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز پارێزگارەکانی سلێمانی، بەڕێز کاک بەڕۆز قەشانی، بەڕێز کاک دکتۆر ئاسۆ، کاک سەردار قادر و ئێستاش کاک دکتۆر هەباڵ ئەبوبەکر کە هەمیشە هاوکار و پشتیوانی کتێبخانەی گشتی سلێمانی بوون لەگەڵ بەڕێز قایمقامی سلێمانی. و زۆر سپاسی دەستگاکانی ڕاگەاندنەکەین کە هەموو کات
بەتەنگمانەوە هاتوون و بەشدار بوون لە کەور و چالەشەکانماندا ئەوەی پێیان کرابێت بۆ خزمەتکردنی کتێبخانە کردووانە و زۆر سوپاسی بەڕێز مامۆستا ئەیوب بکەم کە لە ماوەی دەست بەکاربوونی وەک بەڕێوەری نووسینگەی جەناوی وەزیر سلێمانی هاوکار و پشتیوانمان بووە لە جێبەجێکردنی چەند پرۆژەیەک لە ناو کتێبخانە کە لە هەمویان گرنگتر چاپکردنی ئەم کتێبەیە کە ئەیخێنە بەردەمی بەڕێستان. جارێکتر بە خێراتنتان ئەەکەین هیوادارم بتوانین ساڵانی داهاتوو خزمەتی زیاتر بە خوێنەرانی خۆمان بکەین و سوپاسی دەستخۆشی لە هەموو ئەو فەرمانە بەڕێزانە ئەکەم فەرمانبەرەکان و سەرۆکبەشەکان کە سەرباری قەیرانی دارایی و دواکەوتنی موچە و هەموو ئەو بارودۆخە ناخۆشی کە بەسەر ملیەتەکەمانە هاتووە بەڵام ئەوان دڵسۆزانە خزمەتیان کردووە و کاریان کردووە و ئەگەر ئەوان نەبوونایە نەمانەتوانی ئەم کار و چالشانە ئەنجام بدەین. جارێکتر بە خێراتنتان ئەکەم. زۆر سوپاس. بەڕێزان ئێستاش با بەڕێز جوان لەتیف فەرمێوە پێشکەشکردنی و تەکانی فەرموو. میدیاکارانی بەڕێز، خوشک و برانی خۆشەویست، بەگەرمی بەخێراتنتانەکەم بۆ لە ڕسمی ناسانی کتێبی کارنامەی کتێبخانەی گشتی سلێمانی. من بە لێپرسایی بەشی ڕاگەاندن و پەیوەندیەکانی کتێبخانەی گشتی سلێمانی هەستان بە کۆکردنەوە ئامادەکردنی ئەم کتێبە. سەرەتا زۆر سوپاسی هاوکارانم ئەکەم کە لەم کتێبەدا هاوکارم بوون، فەرمانبەری چالاکی بەشەکانی کتێبخانەی گشتی سلێمانی، هەروەها کاگالان بەڕێوەبەری گشتی کتێبخانە کە زۆر پاڵپشت و هەم هاوکارم بووە. بەڕێزان، ئەم کتێبە کارنامە و کار و چالاکی پرۆژەکانی ساڵی 2016 تا کۆتایی 2020 لە خۆ گرتووە. وەک هەموو دەزانین لە ماوەی ئەم چەند ساڵەدا بەهۆی قەیرانی دارایی و بارودۆخی کوردستان بە تایبەت 2020 نەبوونی بودجەی پێویست تایبەت بە کار و چالاکیەکان توانیمانە بە هەموو ئەو بارودۆخانەشەوە بە ڕادەیەکی باش کار و چالاکیەکەمان برەو پێ بدەین و هەم خزمەتی خەڵک بگەێنین. ئەم کتێبە لەسەر بودجەی پایتەختی ڕۆشنبیری چاپکراوە. هەوڵە دەین لەمە دوای یەک کتێب چاپ بکەین لە ساڵێکدا. کتێبەکە 256 لاپەڕەیەوە ئامار و وێنەی کار و چالاکیەکانی خستۆتە ڕوو. هەموو کار و پرۆژە و چالاکیەکانی ڕۆشنبیریەکان و هونەریەکان بە وێنە خراونەتە ڕوو. 120 کۆڕ و سیمینار و چالاکی منداڵان و پێشەنگا و کۆنگرە و مەراسیم و یاد و چالاکی ڕێکخراوەکان و فیستیڤاڵ و هەروەها دانانی چەندین پەیکەری ناوداران زۆر لە چالاکی تر لەم کتێبەدا خراونەتە ڕوو. هیوادارم سوودەیەکم گەیاند بێت بە کتێبخانەی گشتی سلێمانی. هەروەها خوێنەرە بەڕێزەکان، دووبارە بەخێر بێن. بەڕێزان ئێستاش با بەڕێز مامۆستا ئەیوب کێ خاڕۆستەم بفەرمێکەوە نوێنەری وەزیر لێرەیە بۆ پێشکەشکردنی و تەکانی فەرموو. بە ناوی خۆی بەخشندە و مهرەبان، ئەم کاتەوە و کاتێکتان باش، بە گەرمی بە خێراتنتانەکەین. ئامادەبوونتان لێرە بەڕاستی دڵخۆشمانەکە بۆ ڕسمی ناساندنی کتێبی کارنامەی کتێبخانەی گشتی سلێمانی بۆ ماوەی 5 ساڵ. ئێمە هەمومان کوردی، لەسەر خاکێک گەژین پێڵەن کوردستان. کورد نەتەوەیەکی دابەشکرا و بەشبەشکرا و خاکەکەشی ئەنجمکراوە. بە بەردەوامی مێژووی کورد بریتی بۆ لە چەوساندنەوە و بەرامبەر خەبات و قوربانیدان و شۆڕش و ڕاپەڕینەکانی ئاگر و ئاستن و شمشێر و ئەو چەکانەی کە لە سەردەمە جیاوازەکانە بڵاو بوون، ئەوە بەرامبەری بەکارهێنراوە. خاکەکەی بۆتە جێی لەشکرکێشی داگیرکاران، هەر جاری بۆ بەرژەوەنی یەکێک لە زەلهێزەکانی دنیا. ئەمە وای کردوونەتەوەی کورد بە دوو شێوە بەسەر خۆیان بشکێتەوە. لەلایەکەوە هیچ دەواازەیەکی نەبووە بە هیوا ئامانجەکانی خۆی بگا و ببێت بە خاوەنی وڵاتێک دەوڵەتێکی سربەخۆ وەکو هەموو نەتەوەکانی دنیا، کە ئەمە بەدیهیات و مافی هەموو مرۆڤێکە کە لە چوارچەوەی دەوڵەتێکی سربەخۆ بژی بۆ نەتەوەگەی بۆ گەلەکەی بۆ ئەو پێکاتە کۆمەڵایەتەی کە ئەویتە لەدایک بووە و گەورە بووە. بەڵام کورد ئەمەی بۆ نەبوو. خاڵی دووەم بەڕاستی بۆ خۆمان جۆرە حەزێک یان جۆرە
بۆ چوونێ لە ناومانە دروست بۆ کە ئێمە کەمی ئێمە بەرامبەر داگیرکەران هیچ نین ئێمە خاوەنی هیچ نین گومان لە شتەکانی خۆمانەکەین گومان لە سامانی ئەدەبی خۆمانەکەین گومان لە سامانی معریفی خۆمانەکەین ئەوەی هەیە لە بریەوەی بە عەقڵێکی کراوەی سەردەم بیخوێنینەوە سەردەمەکەی دیاری بکەین بەراوردی بکەین لەگەڵ نەتەوەکانی دەوروبەر لەگەڵ داگیرکارانی کوردستان کە بە دڵنیایی هیچمان لەوان کەمتر نیە لە هەموو بوارەکانە لە ڕووی معریفیەوە بەڵام ئەمە خۆمان گومان لە شتەکانی خۆمانەکەین حەزمان نییە بۆ خوێندنەوەی تێکستەکانمان حەزمان نییە بۆ ئەوەی تەپوتۆزی زەمەن و سەردەمە جیاوازیەکان لەسەریان بتەکێنی حەزمان نییە لەوەی لەژێر دار و پەردەوی کەلاوە ڕووخاوەکانی ملەتی کووردا دەریان بێن و خوێنەوەی نوێیان بۆ بکەین تا بزانی چه گەنجینەیەکی معریفیمان هەیە ئێمە خاوەنێکی گەنجینەیەکی معریفین کە هیچ دوڕ و مرواریەک نییە تیان نەبێت هیچ دوڕ و مرواریەکی ڕۆشنبیری نیە لە ناو گەنجینەی معریفی کوردانە بەڵام ئەم بۆ خۆمان بەسەر خۆمان شکاوینەتەوە هەمیشە ئەژنۆمان گرتوتە باوەشمان وازانین ئێمە هیچی بەرامبەر داگیرکەرانی کوردستان ئەمەش مەبدەیەکی هێناوەتە ناو ژیانی ئێمە هەمیشە کۆترین و داگیرکەر ڕاوچی ئێمە هەمیشە کۆیلین و داگیرکەر خاوەنی کۆیلێ و ئێمە ئاراستەیەەکە تا ئێساش ئەمە لە بوونی هەموو تاکێکمانە هەیە بە جۆرە لە جۆرەکان لەناو ئێمە هەیە هاتوۆتە ناو نەستمان چووتە ناو نەست کۆنەستی کۆمەڵەکەمان بووە بە بەشێک لە بیرکردنەوە بیر و هزرمان ئەمەش وای کردووە بایەخت نەدەین بە ئەرشیف هەر ئەمە وای کردووە ئەم خۆ بچووکردنەوەی وای کردو ئێمە بایەخت نەدەین بە ئەرشیف چەند هەوڵێک هەیە جێی ستایشن جێی ئەوەن دەستخۆشیان لێ بکرێت بەڵام تا ئێستا کورد ئەرشیفی نەتەوەیی نییە زۆر سێرە تا ئێستا کورد ئینسایکلۆپیدیایەکی نییە سۆمال هەیەتی کاکە سەرەڕای ئەو هەموو دواکەوتن ئەفغانستان هەیەتی سەرەڕای ئەو فکرە پیسەی کە حکمی تیا کردووە بەڕاستی لەگەڵەوە ئێمە ئەبینین ملەتی کوردەمەی نییە پرۆژەی ئینسایکلۆپیدیا ئێمە لەگەڵ جەنابی وەزیرە بە درێژی یاداشتێکمان ئامادەگەر لەگەڵ چەند کەسێک خستمانە بەردەسی بۆ مەبەستا چوین سەفەرمان کرد بۆ تاران بۆ بەڕاستی بۆ هەمەدان لەگەڵ ئینسایکلۆپیدیای ئیسلامی لەگەڵ ئەوەی ئەسفەهان دانیشتین پەیوەندیمان بە ئینسایکلۆپیدیای مەسر و ئوردون و لوبنان لە دەوروبەری خۆمان کرد کە پرۆژەیە گەڵاڵە بکەین کورد خاوەنی ئینسایکلۆپیدیا بێ بۆ خاکەکەی و بۆ نەتەوەکەی دوای ئەوەی چەندین کۆبوونەوە کرا گەڵاڵای ئەم شتە کرا درایە ئەنجومەنی وەزیران هەر بەنووکە قەڵەمێک وەڵا لەم کاتا بودجە نییە ئەمە بکرێت من بە جەنابی وەزیرم وتم کاکە حەمەد 4 ساڵ تۆ وەزیری کۆمەڵە چالاکیە کرێت لە سەردەمی تۆ کراوە پێشتر دوای تۆ شەرەکرێت ئەم چالاکیانە ئەڕۆن کۆمەڵە ئیشەیە ئەوە ئیشی ڕۆژانەی خۆتە بێ بیکەی ئیمزایەوە ئیکەی توەڕوا بەڵام تۆ شتێک بکە هەم بۆ مێژووی منەتەوەکە دەم بۆ خۆت بمێنێتەوە بۆ منە پرۆژەی ئینسایکلۆپیدیا ئەمە یەکێکە لەو شتانەی ئەگە تۆ لە ماوەی 4 ساڵەکەی وەزیریتە لە 100 ئەم پرۆژەیە جێبەجێ بکەیت معناوی کاریگەری باشت فعلا هاتە پێشەوە کۆبوونەوە کرا بەڵام کە ناردمان بۆ ئەنجومەنی وەزیران بەڕەوزیاتەوە لەگەڵ ئەوە ئینسایکلۆپیدیا چی ئەوێ بینای زۆر و زەبە نەمانەیە مۆزەفی زۆر و زەبە نەمانەیە تەنها بە حدودی 10 کەس خەبیر تعینی بکەیت لەو ئەنسایکلۆپیدیایشکە لە پارچەکانی تری کوردستانە هیچی تری ناوێت چونکە شت هەیە وەزارەتی ڕۆشنبیری 8,000 مۆزەفیە 8,000 مۆزەف چەندین بینایەمان هەیە لێمان زیادە و خەڵک دایرەی تری تایە لەگەڵ ئەوە زۆر بە ئاسانی جوابی ئەم شتانە دەن من ئەمە بەسم بەوە ئەمە هەوڵێکی زۆر جوانە بۆ ئەوەی ئەمە بتوانین ئەرشەفەی شتەکانی خۆمان بکەین ئەرشیفمانت هەرچەندە هەوڵەکە بچووکیش بێ بەڵام جێی ئەوەی ڕێزی لێ بگرین پەنجەی ڕێز و ستایش بۆ ئەوانەی کە پێوەی مەژوڵ هەر لە کاک ئالانەوە تا خات و جوان تا هەموو ئەو کارمەندانەی بە شێوەیەک لە شێوەکان کاریان تیا کردو کات نەلایمە باسییان کرد وتم دەستان خۆش بێ ینی باشترین کارە ئێمە لەگەڵتانان بڕۆ دوافلفی چییە بۆتان جێبەجێکرێت بە شەرتێ بەردەوام بن لەسەر ئەم شتانە هیواخوازم ئەم نەتەوەی ئەمەتر بیر لەوە بکەینەوە هەر یەک لە شوێنی خۆیەوە هەر تاکێک لە ماڵی خۆیان شتەکانی ئەرشیفکە دایرەیەک شتەکانی خۆی ئەرشیفکە ئەوەی تر کە مەسئولێکی گەورەیە و دایرەیەک لەبەر وەزارەتە لەبەردەساتی هەوڵدا ئەرشەفەی شتەکانی بکە لەبەر ئێمە لەم ڕێوە خۆمان بە دەرەوەی دنیا ئەناسێنین لە ڕێی دیالۆکی معرفیەوە ئەمەتوانی بڵین هەنەتەوەیەکی تۆ کۆمپیوتەر بۆ دروستەکرێت سەقەتیەکی مۆبایل بۆ دروستەکرێت خراپ بەکارهێنی بەڵام پێویستە دنیای دەرەوە بزانێ تۆ نەتەوەیەکی خاوەنی تەنیا لە پەخشانە خاوەنی گەورەترین داهێنانی لە پەخشانی کوردە
کە باز لەو تەقینەوە گەورە ئەکا دنیای لێ دروست بووە. دوو بیردۆس هەیە، دوو ئاراستەیە بۆ دروستبوونی دنیا. یەکیان ئەڵێ ناتج عن جرثومة الحياة، یەکیان ئەڵێ لە تەقینە گەورەکەەوە دروست بووە. تەقینە گەورەکە لەناو پەخشانی کوردیای 900 ساڵ لەمەوە پێش یەک ئاوری لێ نەدراوە، یەک کەس باسی نەکردو، یەک کەس. پەخشانەکە سا موجودە، من نەتوانم بیخوێن. سنگ تۆقیە، خاوەندگار یەک پاشە سنگ شانەوە هەوا بیوە ئاسمە و هەم ستارەکان ساردە جنور وەک مانگ و هوەر داخۆ کرد. کاتە ئەمە هی تۆیە، تۆ خاوەنیتی. لەبەرەی بایەخمان نەداوە بە ئەرشی، بایەخمان نەداوە بە تێکەس، وازان خاوەنی هیچ نی. هیوادارم شتانە بەردەوام بن. درێژەی نادەمێ، سەرتان نایەشێنم. سپاسی هەموو ئەو بەڕێزانەکەین ئامادە بوون و سپاسی ئەوانەکەین کە بە کارەکەەوە ماندوو بوون و دووبار و سێبارە بەخێر بێت. زۆر زۆر سپاس بە مامۆستای خاڕۆسەم کە هەموو کاتێ وتەکانی ئەگاتە شوێنی خۆی. ئێستاش با بەڕێز دیاری وەستا عەزیز بەڕێوەبەری گشتی کتێبخانە گشتیەکان بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکانی. باینتان باش. پێش هەموو کە سپاس بۆ میدیاکاران کە گرنگیاندا بەم مەراسیمە، دەستخۆشی بۆ بەڕێوەبەری کتێبخانەی سلەیمانی و بەشی ڕاگەیاندن و پەیوەندیەکان. دیارە ئەم جۆرە ئیشانە لە شوێنی خۆی ئەمێنێتەوە، تەقدیر ئەکرێ، ئیسفادەی لێ ئەکرێ و ئەژمێ بە ئەرشیفێکی سەروەری بۆ بەڕێوەبەراتەکەتان. من هەر لێرەوە حەزەکەم ئاماژە بە هەنێشت بەم کە بەڕێوەبەراتێکەکەمان لە بەرنامەکاریایەتی وەکو پلانێکی 4 ساڵە ئەیگەینە سەر و خۆمان تا چەند بتوانین جێبەجێکەین. مای خۆشحاڵیەکە بتوانین لە ئەو ستافە لەگەڵ وەزارەت و برادرانی هەموو کتێبخانە گشتیەکان هاوکاری باشمانەکەن. ئیشکردنی ئێمە یا پەیامی من کە هاتوومەتە ئەم شوێنە ئاژبوونەوەی کتێب و نووسەر و خوێنەرە. دیارە عاجزبوونیەک هەیە، نامۆبوونیەک هەیە. ئەبێ ئێمە هەمومان ئیش لەسەر ئەوە بکەین ئەو سێپایەکایی بەڕێوەبەراتەکەمانی لەسەر بنیاد درراوە بتوانین پتەوتریکەین و نزیکتیکەینەوە لە یەکتر. دوو، ئێمە دەست و پەنجەمان نەرم کرد لەگەڵ ئەوەی بتوانین کتێبخانەی نیشتیمانی دابنین. بەڵام لە هەنێ مناقەشاتە ئەشکالێک دروست بوو کتێبخانەی نیشتیمانی لە بەغا هەیە و بوونی هەیە، لە هەرێم ئەشکالێکی یاساییمان هەیە. ناوێکمان دۆزیوەتەوە گەر بتوانین سەرکەوتوو بین بەردی بناغەی کتێبخانی نەتەوەیی دابنین کە ئێمە وەکو مامۆستا فەرمووی نەتەوەیەکین، هەموو شتێکمان هەیە ئەتوانم بڵێم جگە لە خۆمان. بۆیە بێ خۆمان دەست بەرین بۆ ئەو شتانی کە قورسە و پێشی ئەوێرین. یەکێکی کە لە ئیشەکانی ئێمە ئەتوانین ئیش لەسەر ئەوە بکەین چۆن ئەم کتێبخانانە جارێکی کە ئەخینەوە ناو تاکەکانی کۆمەڵگا لە خوێندنگاکانەوە. کاتی خۆی ئێمە جیلی هەشتاکانین، کتێبخانەی خوێندنگاکان بە تایبەتی متەوەستە بەرەوسەر کتێبخانەکان زۆر گرنگی پێدرا. لە وانەی کوردیا هەفتەی ڕۆژێک یان بردین بۆ کتێبخانەکان، هیچ نەبێ ئەو 40 دقەیە ئاشنا بووین بە کتێبێک یا مامۆستاکە کتێبێکی بۆ عەرزە کردین. بۆیە ئێمە ئەرکی سەرشانی ئێمەوەیە چۆن کتێبخانە یا کتێب بخەینە ناو هەموو ماڵێکەوە، یا هەموو ماڵێک بین و ناو کتێبخانەکان، یا چۆن لە سەدەکانی پێشووتیشە ماڵ چۆن کەوانتر و چۆن سەلاجە و چۆن هەموو پێداویستەکانیکەی هەبووە، ژوورێکیش هەبووە ئەگەر چەند کتێبێ بێ نایناوە کتێبخانەکەم. ئێستاش دیاریدێکی زۆر جوان هەیە، من پێم وایە لە سلەیمانیش هەیە لە هەولێر وێوانی کەچووم، کەسایەتیەکان کتێبخانەکانی خۆیان پێشکەشەکەن بە کتێبخانە گشتیەکان. هەفتەی ئایندە ئێمە لە هەولێر کاکە بوبەکر خۆشناو سەرکردەی دیاری یەکێتی نیشتمانی کوردستان بووە، کتێبخانەکەی کردوتە دیاری و ڕێڕەسمێکی باشی بۆ بکەین بە هیوانەوە بێتە کولتورێک ئەو خەڵکانی کە کتێبخانەکانیان لە ماڵەوە تۆز دەی ئەنیشێ بیهێنە ئێرە، لێرە ئەتوان جاریشکە خزمەت بکەن. و زۆر سپاستانەکەم بە هیواین بتوانین خزمەتی باشتر بکەین. ئێمە هەمومان هاتوین بە تیمێک خزمەتی کتێب و خوێنەر و نووسەر بکەین. ئەوەش ئەتیشی قورسە بە تایبەتی لەسەر شانی کاگالان و ستافەکەی کە بتوانێت وە بەرنامەشمان هەیە زنجیرەیەک دانیشتنەکەی لەگەڵ مستەقەفینی ئەم شارە ئەو پەیامی خۆمان چۆن جێبەجێ بکەین. بەرنامەکار وە قسە و دووشم زۆرە وترێ،
بەڵام چۆن ئەکێتە بواری جێبەجێکردنەوە مەبەستی ئێمە ئەوەیە. جاریشکە سوپاس، خۆشحاڵ بووم، سەرکەوتوو بوون، زۆر سپاس بۆ میدیاکاران و سەرکەوتوو بوون. زۆر سپاسی ئامادەبوونتانەکەین هاوڕێیان. بەم شێوەیەش کۆتایی هێنین بەڕێوە ڕسمەکەمان.